بینەرانی بەڕێز لە هەرجەکەن سڵای ئێمەتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ومێدەکەم گشتلایەکتان لە ساخ و تەندروستێکی باشتان هەبێت. خۆشحاڵم کە لە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە بۆ هیوایی کە جەژنێکی پڕخێر و خۆشی بێ بۆ گشتلایەک جەژنتان پیرۆز بێت و هەر لە جەژن و خۆشی دابن. هەروەک هەمیشە و وەکو چەند ڕۆژی ڕابردویان لە یەکەم ڕۆژ و دۆم ڕۆژی جەژندا چەند بەرگۆ بابەتێکی جیاوازمان هەیە و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. لەم تەورەی ئەمڕۆماندا کە گفتوگۆی لەسەر دەکەین باس لە چۆنیەتی ڕێخستنەوەی خەو و خۆراک دەکەین لە دوای مانگی ڕەمەزان. هەڵبەت هاوڵاتیان یا ڕۆژوانان بۆ ماوەی مانگێک یا لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا شێوازی خواردنەکانیان، جۆری خواردنەکانیان، ژەمەکانی خواردنیان گۆڕانکاری بەسەرداهات و لە سێ ژەمەوە بۆ دوو ژەم هەندێک کەس تەنها یەک ژەم ئێوارە و ئێوارە خواردنی دەخوارد و نانی دەخوارد، بەڵام لە دوای ڕەمەزان چۆن بتوانێت ژەمەکانی خۆراکی ڕێک بکاتەوە. ئەمە جگە لەوەی کە لە ماوەی مانگی ڕەمەزاندا هاوڵاتیان و ڕۆژوانان وا ڕاهاتبوون کە بڕێکی کەمتر ئەو بخۆنەوە بۆ ئەمەش چۆن ڕێک بخرێتەوە. لەگەڵ هەموو ئەمانەشدا چۆنیەتی ڕێخستنەوەی خەو هەڵبەت لە مانگی ڕەمەزاندا هاوڵاتیان بە شێوەیەکی گشتیان بڵێ زۆرینەی هەتا پارشێ و هەتا کاتی نوێژی بەیانی بەخەبەر بوون و هەتا بە شەو بەخەبەر بوون بە ڕۆژا دەخەوتن. چی بکرێت چۆن ئەم خەوا ڕێک بکرێتەوە لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز و لە دوای جەژنەوە. جا لەسەر ئەم بابەتە پسپۆڕێک لەگەڵ ئێمە دامیوان دەبێت بە وردی وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە و زانیاریمان دەداتێت لەسەر چۆنیەتی ڕێخستنەوەی خەو و خۆراک لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەمە تەوەری سەرەکیمان دەبێت دواتر گفتوگۆی لەسەر دەگەین. دەچینە لای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان لە بڕگەی یەکەمدا بابەتێکمان ئامادەیە لەسەر نەریتی جەژن لە ناوچەی ڕانیە. هەڵبەت نەریتی جەژن یان بڵێ کللتوری جەژن کە لە کوردەواری خۆماندا دەتوانین بڵین گشتی و هاوشێوەی یەکن، بەڵام لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر نەریتەکان گۆڕانکاری بەسەردادێن. ئێتر چ لە ڕووی خواردنەوە بێ لە ڕووی سەردانکردنەوە بیا بڵێ بە شێوەیەکی گشتی نەریتەکان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاوازی دەبێت. دەچینە لای ئەو بابەتی کە هاوکارانمان لە ڕانیەوە بۆیان ئامادەکردوین لەسەر شێواز و نەریتی جەژن لە ڕانیە. با بێکۆ بینەری بین. سڵاوتان لێبێ و جەژنی ڕەمەزان لە بینەرانی گەلی کوردستان و تەواوی مسڵمانان پیرۆز بێت. لەم بەرنمەیەدا لەگەڵ چەند کەسایەتێکی سنووری ئیدارەی ڕاپەڕین گفتوگۆ دەکەین لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی مەراسیمی جەژن لە کۆندا. بینەرمان بن. جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان و لە گەلی کوردی مسلمان پیرۆز بێ. تەبعاً ئێمە لە نەریت و داب و دەستوری خۆماندا چەند بۆنە و جەژنێکمان هەیە، بۆنەی نیشتیمانی، جەژنی نەتەوەیی و جەژنی ئاینیمان هەیە. ئێمە ئێستا بەهۆی ئەوەی کە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە دەمانەوێت باسی جەژنە ئاینەکان بکەین. پێشتر مەسەلا بەهۆی ئەوەی کە تەکنەلۆژیا و فەیسبوک و سۆسیال میدیا و پێویستیەکانی خۆخافڵاندنی وەکو ئێستا نەبوون، لە شەوانی ڕەمەزاندا یاریە کوردەواریەکان کراون. شەوانەیان بەوانە بردۆتە سەرێ، بەتایبەت لە لادەکان مەسەلە وەکو کوڵاو کڵاوێن و کاڵەمەستێن و ئەوانە یاریە کوردەوانەکانی کە لە شارەکان سینی و زەرف و ئەو جۆرەشانە کراوە. هەتاکو مەسەلە تا پێش
جەژن پێش جەژن خەڵک خۆی ئامادە کردووە بۆ جەژن یەکێک لەوانە مەسەلە خەڵک هەوڵی داوە جلوبەرگی جەژن بکرێت چکە و کاتێ وەک ئێستانە بوو هەموو کەس جلوبەرگی هەبێ خەڵک هەژار بوو پارە و شتیوا کەم بوو دارسەر و سامان کەم بوو خەڵک بیری لەوە دەکردەوە بەرگ بۆ جەژن بکرێ ئەو کاتە زۆر خۆش بوو یعنی بەتایبەت کە منداڵ بووی مەسەلە ئێمەی منداڵ کە جلوبەرگیان بۆ دەکڕی خواخوات بوو یعنی ڕۆژی جەژندا بێ و جلوبەرگەکەت لەبەر بکەی زۆر جاروە هەبوو خەڵکی وام گوێ لێ بۆ کتێتی جلەکانم لە بن سرم داناوە تا بەیانی ڕۆژی جەژن دێ جلەکان لەبەر بکەم پێش جەژن تەمەنەوە بە سەردەمی منیش کارتی جەژنانە دەنێرا بۆ هاوڕەکانت مەسەلە تۆ برادێکی خۆشت هەبوو هاوڕەیەکت هەبوو خۆشت دەویست پەیوەندیتان هەبوو لێت دوور بوویان هەتا لە ناو شاریشدا جاری وا هەیە کارتی جەژنانت بۆ دەنارد کارتێکی تایبەت هەبوو تۆش پیرۆزبایی و جاریوە هەبوو و داڕشتێکی جوان ڕێکت دەخست و ئەوانە هەتاکو ئەوانە دەکرا خەڵک ماڵ و شوێنی دانیشتن و ئەوانەی پاک دەکردەوە بۆی ڕۆژی جەژن پاک و خاوێن بێ جوان بێ ئەوانە پێویستەکانی جەژن دەکرداوەکو هەرچەندە ئەو کاتە خەڵک باری دارایی خراپ بوو بەڵام مەسلەی پێویستەکانی جەژن وەکو شیرینی و ئەو شتانە هەر هەبوو هەتاکو ڕۆژی جەژن ڕۆژی جەژن سەرەتاوەکو ئێمە وەکو میلەتێکی موسڵمان هینمان نوێژی جەژن دەکرا نوێژی جەژن وەکو ئێستا دوای ئەوەی نوێژی جەژن هەر کەسا دەڕۆشتەوە ماڵی خۆی بەڵام ئەوەی کە مەبەستمان لێرە بیڵێم وەکو باسم کرد وەکو کەلتورێک و بمێنێتەوە وەکو تۆمارکردن هەرچەندە ئەوەی پێش سەردەمی منە بەڵام دەیانگوت سەردەمی پێش ئێمە ینی سەردەمی پەنجاکان و پێشتر من هەر هەفتاکان و کۆتایی شەستەکانم لەبیرە بەڵام پێشتر لە پەنجاکان و ئەوە خەڵک کە پیاوەکان بەتایبەت لە گوندەکان زیاتر ڕەنگەوا بوو بێت نازانم لە شارەکان لە گوندەکان وا بووە خەڵک کە نوێژی بەیانی کردووە نوێژی جەژن هەر لەوێ ماونەتەوە هەر کەس لە ماڵی خۆیەوە نانی بۆ هاتووە ئەو کاتە نانەکەش وەکو ئێستا نەبووە برنج و شلە و قەیسی و گۆشت و نازام چی ئەوانە نانەکان چێشتەکان تێکەڵ بووە هەر کەسە جۆرە چێشتێکی هێناوە هەتا من برادێک بۆی ژێڕامەوە کوتی کە ئەویش نەیدەگوت خۆم دەگوت نانم بۆ باوکم بردووە بۆ مزگەوت دەیگوت جاریوە هەبوو ئەوەی خاوەن ماڵەکە نانەکەی خۆی نەدەخوات دەچوو لەگە برادێکەکەی دەخوات ئەوەی نانەکەی ئەوی پێخۆشتر بوو جا مەسەلە جاریوەها بۆ دۆڕۆن بۆ جار بۆ ساوار بۆ برنج هەبووە مەسەلە حتا دایان گوجاریوە بۆ خورماوڕۆنیان بردەوە بۆ مزگەوتی یعنی ئەوە خواردنێکی مهم بوو ئەو کاتە ئەو جۆرە خواردنانە گرنگ بوون ینی کابرات بە هینەوە بە فەخرەوە دەیگوت شومە ئەو ماڵە هێلکەوڕۆنیان بۆ کردم هێلکەوڕۆ شتێکی مهم بوو خۆشبەختانە ئێستا خەڵک ژیانی خۆشە هەموو خەڵکەکە لە مزگەوت دەمانەوە نانیان دەخوارد و دوای نانەکانیان دەناردەوە ماڵەوە و ئیدی ئەوان جەژنانەیان لە یەک دەکرد و بڵاو دەبوون ئەوە نیشانەی ئەوە بوو کە خەڵک باری کۆمەڵایەتی تێکەڵاو بوو لەگەڵ یەکتر لێک نزیک بوون خەڵک سەر و ڕووخۆش و لە یەکەوە نزیک بوون پەیوەندی کۆمەڵایەتی لە ناوەواندا لەو کاتەدا زیاتر بەهێز بوو حتا لە سەردەمی ئێمەش و لە ئێستاش ئەوە بێگومان زۆر بەهێزتر بوو بەڵام ئەوەندەی کە من بەبیرم دێ لە سەردەمی ئێمەدا دوای ئەوەی کە جەژنی نوێژی بەیانی دەکرا نوێژی جەژن هەر کەس دەڕۆیشتەوە ماڵی خۆی دیارە لەوێ پیاوەکان هەمویان تۆقە و پیرۆزباییان لەگەڵ یەک دەکرد دوای دەچوونەوە ماڵی خۆیان لەگەڵ ماڵ و منداڵەکەیان نانیان دەخوارد و جەژنە پیرۆزیان دەکرد عادەتەن نانی جەژن شلە و برنج و گۆشت و ئەوانە بوو من پێم وابێ قەیسین ئێساکەیاندا قەیسی بووەتە شتەی قەیسی بووەتە شتێکی تایبەت بە جەژن جاران ئەوەندا و قەیسێ بەو هەر هەبوو بەڵام بەو شێوەی ئێستانە بوو دوای کە نانی جەژن دەخورا تەبعاً هەموو کەس خۆی دەگۆڕی بە جلوبەرگی جوانەوە بە ئاڵواڵە دەچوونە دەرەوە
ئەوە پیاوەکان بێگومان ژنانیش ئەرکی زیاتر لەسەر ژنان بوو و بەڕاستی خانمانی کورد ژنانی کورد لەو کاتەدا زۆر زۆر ڕازاوە و پۆشتە و جوان بوون چونکە ئەو کاتە دەست و پەنجیان لە خەنەدەدا سرکەی و جلی کوردی و جوانیان لەبەردەکرد سەر و ڕوو پۆشێکی جوان و ڕازاوەیان بەسەر خۆیاندادا هەرزی نەتبوو تەماشای خانمانی کورد کە ئەو کاتە بەڕاستی بەو شێوەیە کە دەچوونە دەرەوە هەم پیاوەکان و هەم ژنەکان پیرۆزباییان لە خزم و کە سوارس و ئەوانە دەکرد کورد سەرەڕای ئەوەی کە زوڵمی زۆری لێکراوە ینی هەوڵی لە ناوبردننی دراوە بەڵام هەمیشە هەوڵی پاراستنی کەلتور و زمانەکەی داوە ئێستا ئێمە پێویستە کەلتورەکەمان بپارێزین ئەوانەی کە پێشتر لە کوردەواری ئێمەدا کەلتور و عادەت و تەقالیدی زۆر جوانمانە بە ئەو دابوودەریتانەی کورچی جوان بوون دەبێ پارێزگاریان لێ بکەین دەبێ بیان هێڵینەوەکو خۆی جلوبەرجی کوردی زمانی کوردی ئەو دابوونەریتانەی کە لە ناو کۆمەلگا هەیە جەژن و ڕێ و ڕسمەکان هەموو ئەوانەی کە لە ناو کۆمەلگا هەیە بیان پارێزین بۆ ئەوەی ئەو کەلتورانەمان بمێنەوە من ێستا هەتا ئەوەی نان خواردنەکەم لە مزگەوت کە باس کرد وەکو کەلتورێک بمێنێتەوە ئەوە ڕابردووینەتەوەکەی ئێمە شانازی پێوە دەکەین و پێویستە بیان پارێزین بۆ داهاتوو بۆنەوەکانمان بیجێڕینەوە و بەڕاستی تۆماریان بکەین کە ئەرچی بە تایبەتی ئەرچی ئێوەی ڕاگەیاندنەکە تۆماریان بکەن بۆ ئەوەی بۆ داهاتوو بمێنێتەوە و بەڕاستی کورد میلەتێکی دەوڵەمەندە نەتەوەیەکە کەلتورێکی فراوانی هەیە لە زمان لە فەرهەنگ و لە هەموو ئەوانەی کە پاراستونی باو باپیرانی ئێمە بۆ ئێمەیان بەجێشت و ئێمەش بیان پارێزین و دەستیان پێوە بگرین بۆنەوەکانی داهاتوومان. سەرەتا جەژنانە لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە تێکڕای موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان دەکەم. دیارە جەژن بۆنەیەکی ئاینی گرنگە جەژنی ڕەمەزان کە لە دێر زەمانەوە لە دوای ساڵی 2 کۆچیەوە کە ڕەمەزان هاتۆتە ئارا لە ئیسلامدا و جەژن هەیە دیارە جەژنی قوربانیشمان هەیە. جەژن بۆنەیەکە کە تێکڕای چین و توێژەکان لە ڕۆژی جەژندا لە مزگەوت کۆ دەبنەوە سەرەتا دیارە پێشتر خەڵک ئامادەسازی دەکات بۆ جەژن بە تایبەتی یەکەم شت بابەتی جلوبەرێک جلوبەرجی کوردی کە زۆر زۆر گرنگە بەشی زۆری خەڵک لە کۆندا بە تایبەتی گەنجان پیاوان منداڵان بەتەمەنەکان تێکڕا ڕوو لە بازاڕ و خەیات و شوێنەکان دەکەن بەپێی ئەو بەدواداچوون و توێژینەوەی لێکۆڵینەوەی کە ئێمە کردومانە خەڵک دەچێتە بازار جلی کوردی دەکەن بۆ ڕۆژی جەژن. ڕۆژی جەژن تێکڕای خەڵک کە تاریک و ڕوون دەچێت بۆ مزگەوت لەوێ کۆ دەبنەوە نوێژی جەژن دەکەن. دوای نوێژی جەژن کە تێکڕای خەڵک دێتەوە ماڵێ کە دێنەوە جەژنانە لە کەسوکاریان دەکەن لە خێزان و منداڵەکانیان دواتر پرۆسەی نان خواردن دەست پێ دەکات. دیارە بەر لە نان خواردن ئەوەی من باسی دەکەم لە لادیەکاندا لە شار ئەوەی من بیرم دێەوەی کە پرسیاریشم کردووە خەڵک بەشی زۆری هەر لە دوای هاتنەوەیان دەچن بۆ سەر قەبران لەسەر قەبران لەگەڵ خۆشەویستەکانیان دیارە مۆم و بوخور و ئەو شتانە لەگەڵ خۆیان دەبن و لەوێ چەنایەتێک لە قورئانی پیرۆز دەخوێن و بۆ خۆشەویستە ماوەیەک دەمێننەوە دواتر دوایەوەی کە تاو هەڵدێ دێنەوە ماڵە و نان دەخۆن دوای نان خواردن ئینجا بابەتی سەردانی و بابەتی پرسیینەوە لە یەکتر و بابەتی گردن ئازایی کە ڕۆژێکی گەورەی و مسلمانان بە گەورەی دەزانن تێکرا دەیانەوێت لەو ڕۆژەدا خەڵک لە کۆندا بەڕاستی دڵی پاک بووە بێگەرد بووە پاک بووە و دڵی کراوە بووە و سنجی فراوان بووە ئەوەی کە دەوترێ بەشی زۆری خەڵکەکە بە پلەی یەکەم دیارە لە دوای ئەوەی کە دێنەوە لە مزگەوتونان دەخۆن سەردانی چەند شتێکەیە کە بە گرنگە بەڕاستی بە هەندوە گیراوە لە کۆندا یەکەمیان مامەسای ئاینی لە گوندەکەدا کە تێکڕای چین و توێژەکان سەردانیان کردووە بە لە شاریش بە هەمان شێوە تێکڕای چین و توێژەکان سەردانیان کردووە دیارە خەڵکی نەخۆش ئەوانەی کە نەخۆش بوون و لەسەر جێگا بوون و خەڵکی ئەوانەی کە
بۆ نمونە پرسیان هەبووە خەڵک سەردانی دەکردن بۆ پرسا کە بۆ نمونە لەو ساڵەدا کەسێکی خۆشەویستیان مردووە خەڵک سەردانی دەکردن و خەڵکی بەتەمەنەوەی کە نەیتوانیەوە بێ بۆ مزگەوت یا ئەوەی کەسایەتێک یا خەڵکی سەید و بنەماڵە و بەگزادە و ئەوانە خەڵک تێکرا سەردانیان کردوون و جەژنانەیان لێ کردوون باقی تێکرای خەڵک سەردانی یەکتری دەکرد و گەردن ئازایی دەکرد و بەخۆشی و شادی و کەیف و سەفا ئەو ڕۆژیان بەسەر دەبرد و ئەو سێ ڕۆژات و لە لادەکان خەڵک بۆ نمونە هاتچۆ یەکتری کردووە لە لادەیەکەوە بۆ لادەیەکی تر ڕۆژی دۆم سێم ژنان دیارە ژنان بەڕاستی ئێمە هەمیشە زۆر جار ژن بەڕاستی پراوێز خراوە لە زۆر بۆنەوە بابەت ژنیش وەکو پیاوان ئەو ڕۆژانە بۆ نمونە خەریکی نان و چێشت و خواردن و تەرتیباتی ئەو ڕۆژە بوون خواردن دیارە ژن بەشی زۆری ئەو ئەرکوماندوو بوونە کەوتۆتە ئەستۆی ژنان دیارە ئەوانیش وەکو پیاوان کاتێکیان بۆ دیاری کراوە بە تایبەتی دوانی و ڕۆکان زیاتر دوانی ڕۆان ژن سەردانی یەکتری و ماڵەکانیان کردووە گردن ئازادیان لە یەکتر کردووە ئەو کاتێک خەڵک بەڕاستی ئەو کوێستان نەبوو بۆ نمونە زۆر جیاواز بۆ جەژن ئەوەی من باسم کرد هەمووی لە پێشودا بوو لەانی پێش ساڵی هەشتا پێش ڕاگواستن پێش ڕاپەڕین بۆ ئەو سەردەم من باسی ئەو سەردەم و قۆناغە دەکەم کە خەڵک بەڕاستی بۆ نمونە شیرنی نەبووە خواردن خەڵک بەگشتی ئەگەر هەی بوو بێ برنج و گۆشتی کوردی مریشک و کەڵەشێر و ئەوانەی لێناوە دەنا هەبوو بۆ نمونە بەڕاستی خەڵکی کەم دەرامەت هەبووە تەنانەت خواردنێکی زۆر سادە و ساکاری هەبوو ئەو ڕۆژە ئەو خواردنەی لێناوە دیارە بابەتی شیرنی و چکولیات و ئەوانە هەر شتێکی تاوە لە دوای هەشتاکانەوە زیاتر دەرکەوتوە شتێکی زۆر دەگمەن بووە خەڵک بە پلەی یەکەم مێوژ و گوێز و هەندێک شتی زستانە کە هەڵگیراوە بۆ نمونە یا کە لە بەتابەتی لە زستاناندا ئەو کاتانەی کە جەژن کەوتۆتە زستانان ئەوانەیان داوە بە خەڵکو و داویانە بەتابەتی بە منداڵان و بە گەنجانە کچ کوڕ هەمووی دەگەڕا سەردانی ماڵان دەکرد تورەکەیکی پێ بوو یا لە باخەڵی پڕ دەکرد هەموو باخەڵیان پڕ دەکرد لە شت ئەو دیارانەی وەریان دەگرت دیارە لە بابەتی جەژن دیارە کۆمەڵێک مەراسیمی کەشی تێدا بووە سەردانیکەی تێدا بووە کۆمەڵە گردن ئازایی تێدا بووە زۆر جارە بۆ ئاشتەوایی تێدا بووە یعنی ناکۆکی و ململانەیەک لە نێو هەندێک کەسدا هەبووە لە جەژندا ئەو ناکۆکی و ململانەیە یەکلایی کراوەتەوە ئەوە اینجا هەندێک بابەتی ترمان هەیە بەڕاستی لە شارەکان بۆ نمونە جەژن چۆن کراوە خەڵک ڕووی لە مزگەوت کردووە خەڵک ڕووی لەسەر قەبران دەکرد لێرە لەو سەر قەبرانە بەڕاستی دەتگوت ڕۆژە بۆنی بخور و گوڵاو و بۆنی ئەو شتانە کە خەڵک لەوێ لەگەڵ خۆشەویستەکانیان دەنجی قورئان و یعنی بەڕاستی گەرموگوڕی و ئەو گەرموگوڕی و تند و تۆڵی و ئەو کاتانەی کە لە ڕابردوو جەژن بەڕاستی زۆر جیاوازە لە ئێستا ئەو سارد سڕی ئێستا یعنی خەڵک لە پێشوو بۆ نمونە کە دەهات بۆ جەژنانە دادەنیشت چای دەخواردەوە قسەی دەکرد گفتوگۆی دەکرد هەر ئەوە نەبوو چکولیاتەکە وەرگێ شینەکە وەرگێت و بڕوا تەواو نا بەو شێوەیە نەبوو ئێستا جەژن یعنی ئێمە ئێستا ئەگەر باسی ئێستا بکەینەوەی باسم کرد پێشوویە لە ئێستادا تێکرای خەڵک دەچێت بۆ مزگەوت بەیانیان زوو دیارە پێشووتر خەڵک هەمووی ئامادە ساز دەکات چۆن ئێستا منەوە جلوبەرجی کوردیم کردەوە تایبەتە بۆ ڕۆژی جەژن ئەو جلوبەرگە ئێستا لە بەرمەوە بۆ ڕۆژی جەژنە کە ئەوڕۆ جەژنە و ڕۆژی خۆشی و شادی و گردن ئازاییە بەیانی زوو هەمومان دەچین بۆ مزگەوت دیارە نوێژی جەژن دەکەین لە دوای نوێژی جەژن هەر لەوێ تێکڕای خەڵکەکە گردن ئازایی لە یەکتر دەکات تۆقە لەگەڵ یەکتر دەکات یەکتر ماز دەکات دواتر دێنەوە تاو هەڵدێ بەشێکی دەچێت بۆ سەر قەبران بەشێکی لە ماڵە دەمێنێتەوە دواتر پرۆسی ناخواردن دەست پێ دەکات لە ئێستادا بەشی زۆری خەڵک بۆ نمونە برنجی کوردی و ڕۆنی کوردی و شلە و برنج و شلە و شیرنی و هەروەها تەپسی و هەروەها بۆ نمونە ئەلەویات و هەموو ئەوانە دادەنێ بۆ نانی بەیانی حتا هەیە بۆ نمونە جگە لە کەڵەشێر و مریشکی کوردی هەیە گۆشتی حەیوان و ئەو جۆرەشتانەش دەخوا و دوای نان خواردن دیارە اینجا پرۆسەی گەڕان و سەردان ئەوانەی بەتەمەنن ئەوانەی نەخۆشن ئەوانەی بۆ نمونە هۆکارێکیان هەیە عزرێکیان هەیە و بەشداریان نەکردووە لە مزگەوت یا بۆ نمونە دیار نەبوون خەڵک پرسیاریان لێ دەکات سەردانیان دەکات ڕۆژی یەکەم ئەوە زۆر گەرم و گوڕا دوانی ڕۆکان زیاتر هەیە ژن دەگەڕێن هەشە پیاو دەگەڕێن هاتنی خەڵک بۆ منە تێکرای چین و توێژەکان کە دێن لەو ڕۆژەدا یعنی ئەمڕۆ شیرنی دابەش دەکرێت
چکولیاتە پاقلاوەیە بیپسیە و هەروەها هەندێک شتی تر منداڵان بەڕاستی بەداخەوە زاری وا کارساتشی لێ دەکەوێتەوە ئەچەنسا حکوومەت زارزار تونتۆڵێکی هەیە بۆ بابەتە بابەتی یاری ئاگرینە یاری ئاگرین کە بەڕاستی زۆر پەرەیسەندووە دەبینین جاران یاریەکان بەو شێوەیە نەبوون ئێستا یاری ئاگرین هەیە ئێستا بەڕاستی دەماچەی پلاستیکی هەیە دەماچەی لاستیک هەیە شتی کارەبایی شتی ئەلیکترۆنی زۆر بۆ کە منداڵان بەکاری دێنن لە پێشوودا ئاوان نەبوو لە پێشوودا چەرک و فەلەکە بوو لە پێشوودا بۆ نمونە جۆلانە هەبوو لە پێشوودا هەندێک یاری کە هەرچەند پێویستە بەڕاستی ئێمە باسییان کەین هەرچەندە کە نامۆن لە کۆمەڵگەی ئێمەدا بە چاوێکی نامۆسەرانی مەسەلەی لیگاو مەسلەی بندەستان مەسلەی ڕسمێن بابەتی بۆ نمونە نۆڕسکێنە و سێرچکێنەوە ئەو شتانە دەکرا هەروەها بازبازێن پەتپەتێن کوڕ و کچ هەموو ئەوانیان دەکرد دیارە لە جەژنانەدا لە شارەکان هەبوو خەڵکی دەوڵەمەند بۆ نمونە بەدەر لە مێوژ و گوێز شەربەت و بیپسی شەبوو شەربەتی مێوش لەگەڵ بیپسی میوشن هەبوو ئەو بیپسێ زۆر بەقووەت بوو یعنی کە دەتخوادەوە هەست دەکرد ئاوت یعنی هەست دەکرد شتێک دێتە ناو جەستەت و لوت و گەروت و شتێکی تایبەت بوو اینجا ئەو یاریانە لە پێشوودا بەڕاستی خەڵکی دەوڵەمەند و خواپێدراو هەبوو وردەی لە باخەڵدا بوو یعنی کە دەچووی بۆ نمونە هەبوو 25 فسی دەدای هەبوو 50 فسی دەدای هەبوو زیاتر کەمتر یعنی ئەو سەردەم بەو شێوەیە بوو بەڵام لە ئێستا داوانی یعنی ئێستا بۆ نەدەبینی قەرەباڵغێکی زۆر هەیە لە بازار لە کۆڵانەکان قەرەباڵغێکی زۆر هەیە لە شار هاتوچوونێکی زۆر هەیە هەموو خەڵک خێرا سەردانی یەکتر دەکا بە سارە جاران بە پێ بوو بۆ نمونە سا خەڵک هەمووی سارەی هەیە بەراوردکردنی جەژن لە پێشوودا لە ئێستادا سات بە سات کاڵ بۆتەوە یعنی ئەو گەرم و گوڕی جاران هەبوو ئەو تۆڵەی جاران هەبوو ئەو گردن ئازایی جاران هەبوو ئەو خۆشەویستی و بەڕاستی دڵنەوەی جاران هەبوو ئێستا بەو شێوەیە نییە ئێستا زۆر جار هەیە بۆ نمونە لە جەژن هەر ڕۆژی یەکەم جەژن کۆتایی پێدەن دەڵێن تەواو جەژن کۆتایی هات بەڵام لە کۆندا نەک هەر بۆ نمونە لە ناو دیەکەدا لە ناو شارەکەدا بەڵکو خەڵک چۆتە دەرەوەی چۆتە دیەکانی کە خەڵک چۆتە دەرەوەی شارەکە چۆتە شارێککە بە پیان یا بە سواری وڵاخ ئێستا سارەشەیە ئەو توندتۆڵیە نییە ئەو پەیوەندیە نییە سیستەمەکە سیستەمی ئێستا ئەو کرانەوە بەڕووی دنیادا ئەو تەوژمە فەرهەنجەی کە هاتۆتە سەر کورد یعنی بەڕاستی کاریگەریەکی چەند لایانی باشیەیە کاریگەری خراپشی کردووە کە بەرەبەرە ئەو بۆنە کۆمەڵە ئەو بۆنە ئاینیانە ئەو بۆنە نیشتیبانیانە بەرەبەرە و کاڵبوونەوە دەچن وای لێ دەی خەڵک کە ئەو تام و چێژ و لەزەتەی لێ ناکە ئەوەی کە جاران لێی کردووە بەڕاستی تەکنۆلۆژیا دەورێکی خراپی بینیوە بەڕاستی ئەو پێشکەوتن و کرانەوە بەڕووی دنیادا ئەو تەوژمە فەرهەنجەی دنیای دەرەوە جیهانگیری و ئەولەمە گلۆبالیزیشن دەورێکی کاریگەریی خراپی بینیوە بۆ بابەتەکە بەڕاستی ئەو بۆنەی کە ئێستا دەبینین سەیری قەرەباڵغی و جادە و شقام و کۆڵانەکان دەکەی کە ئەو هەموو سارە و ئەو هەموو تواناوی ئیمکانێتە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە ئەو ڕۆژی جەژن و ڕۆژێکی پیرۆز و ڕۆژێکی خۆشە لە لای تێکڕای چوون و توێژەکان ئەو زۆق و دەوقەی نییە ئەوەی کە ئێمە بە دوای داچوین و ئەوەی کە خۆم بیرم دێەوە ئەوەی کە بیستومە و بینیمە و پرسیار و بەدوارچوم لەگەڵ کردووە جلوبەرجی کوردی ئەوە شتێکی چەسپی و بە تێکڕای چین و توێژەکان جلوبەرجی کوردی بەتەبەندەکان کڵاو مێزەر کڵاو مێزەر تەڵی تازەیە پێشووتر لە شەستەکان لە پەنجاکان و شەستەکان تا کۆتایی شەستەکان و سەرتا هەفتەکانیش تێکڕای خەڵک شەدا یعنی شەدا شتێکی زۆر باو بۆ خەڵک شەدەی لەسەر کردووە جلوبەرجی کوردی جلوبەرێک هەمووی سادە بووە بەشی زۆری یەکشەوە بووە بەدەگمەن هەبووە بۆ نمونە قۆبچەدار بووە بۆ نمونە خەڵک هەندێک شتی کەش بۆ نمونە خەنجەر و دەستبێح و بۆ نمونە هەبووە ئەگەر دۆخەکە ساردی و سەرما بوو بێ خەڵک زەنگاڵ و ئەوانەشی لەبەر کردووە و هەروەها ئەگەر خۆشیش بوو بێ بەشێک لە خەڵەکەەوەی خوا پێدا و دەستڕۆشتو بووە ڕانک و چۆخەواتە بزوو کرد ئەوەی پێدەوتێ کری لەبەر کردووە و خۆی ڕازانۆتەوە بۆ ڕۆژە و کەلاشە و یاخود هەجیجی یاخود بۆ نمونە پێڵاوی پەڕۆی لە پێ کردووە دەنا خۆندەرە هەر زۆر کەم بۆ لە پێش و بەڕاستی خەڵک ئەکسەرەتی پێڵاوی لاستیشی لەبەروە لە جەژناندا زۆریش دڵێکی گەورە و سنجێکی فراوان و تاموزێژێکی تایبەت چی هەبووە.
ڕەمەزانی پیرۆز لە خۆمان و خاوەنجانی خۆمان و خانەوادەی شەهیدانی سەربەرز و کەم ئەندامان و شەهیدان دەکەین. دیارە جەژن خۆی لە خۆیدا واتە لێبوردەیی، خۆشەویستی، تەبایی، دڵگەورەیی، ئاسوودەیی، سەردانکردن، بەسەرکردنەوەی خزم کە سوکار و دۆست و ئەحباب و خۆشەویستان. بۆیە جەژن هەموو کاتێک لە ناو کردواری ئێمەدا ئەهمیەتێکی تەواوی پێدراوە لە کۆنەوە تاکو ئەوڕۆ خۆشبەختانە ئەوەی کە ئێمە لە بیرمانە گەلی کورد گەلێکی موسڵمانە زۆر ئیتمای بە جەژنەکان داوە. بۆیە ئێمە بەگشتی پابند بە دینی ئیسلامەوە کە خوای گەورە ئەو جەژنەشی کە بۆ ئێمە ڕخساندووە لە پاداشی ئەوەیە کە ئێمە یەک مانگ لەژێر چاودێری خوای گەورە و ڕەمەزانی پیرۆزدا بووین. جەژن لە کۆنەوە خەڵکانێک هەژار و فەقیر و کەم دەرامەت بوون، بەڵام هەموو کاتێک خۆیان بەدەوڵەمەند دەزانیت لەبەر ئەوەی خۆشەویستی و تەبایی هەبوو لە ناو خێزانەکاندا، لە ناو خزمەکاندا، لە ناو جیرانەکاندا، لە ناو هاوشاریاندا، لە ناو سنوورەکاندا. بۆیە جەژن ئیتمامێکی تایبەتی خۆی هەبوو. جەژن ئێمە سەردەمی منداڵی خۆمان کە بە بیرمان دێ لەگەڵ باوکمان دەچینە مزگەوت بەیانیان کە جەژنە پیرۆزە دەکرا، جەژنی بڵێن ئەگەر قوربان با یا ڕەمەزاندا کە جەژنە پیرۆزە دەکرا، جەژن تەواو دەبوو. خەڵکەکە زیاتر ڕووی لە مزگەوت دەکرد بۆ ئەوەی ئەو خەڵکانێک کەم دەرامەتن یا خەڵکی شارەکە نین یا میوان هاتون ڕویان لە شارەکە کردووە دڵیان بخوا نەمێنێت و لەگەڵ ئێمە بتوانن پاروێن ناخ یا لە خزمەتیاندا باین بمان برمانەوە ماڵە بۆەوەی ئەویش هەستی بە غەریبی و دڵتەنگی خۆی نەکردبە. دیارە کردواری ئێمە هەمومان دەوری فەقیریمان بینیوە. فەقیری شانازیە ئەگەر لەسەری شکوروی. دیارە من خۆم کە منداڵ بووم شەرواڵم نەبووە، ئەو دژداشێکە پێ دەڵم بۆ عەرەبان، ئەمن کراسێکی ئاوان بۆ کردبووم درێژ بەبێ چاکەت و پانتۆڵ و بەبێ قاتی کوردی. ئەو خەڵکی کە دێشی بینی کە لە تەمەنی ئێمەدا بوون هەر بەو شێوازە بوون. ئیلا ئەو خەڵکانی لێ دەرچێ کە تۆزێک بە تەمەن بوون یا تەمەنیان وەسەد بوو، ئەگەر چۆغەیەک یا شەرواڵێک ئەویش بە دوو ڕەنگی شەرواڵێک جۆرێک چۆغەکەی بە جۆرێک یا بەدەیان جار دیتومە بەدەیان کەسم دیتووە بە خۆشمانەوە پینەمان بە شەرواڵەکەمانەوە بووە، پینێک لێرە پینێک لێرە پینێک لێرە پینێک لێرە لەبەر خەڵک کەم دەرامەت بوو. ئەوەی نەبوو کە خۆی بڕازێنێتەوە بۆ جەژن، تەنانەت ئەو کە زەوقی پێدەهات دڵخۆش بوو، تەبایی هەبوو، ڕێسە بوو، خۆشەویستی هەبوو، هەموو خەڵک وەکو یەک دەژیا، زۆر بەکەمی جیلی دەوڵەمەند هەبوو، ئەوەی کە دەژا یەکسانی دەژیا. بۆیە خەڵک کە خۆی ئامادە دەکرد زۆر دڵخۆش بوو، بەیانیان، نیوەڕۆیان، ئێواران سەردانی یەکیان دەکرد، سەردانی جیرانەکانیان دەکرد، بە کۆمەڵ سەردانی ماڵەکانیان دەکرد. ئەو کاتێک کە ئەوانیان تەواو دەکرد منداڵان ئەو کاتە کاتی ئەوەی کە من بەبیرم دێ کاتی عانە و 5 فلسی بووە، کاتی 10 فلسی بووە، کاتی 100 فلسی بووە، 250 بووە، ڕوبعێک بووە، نیو دیناری بووە. ئەوانە کەم کەس نیو دیناری و ڕوب و ئەوانەی هەبووە. 5 فلس زیادە فلسیەکەر پێ و بێت بابی دابێتەیە، مامی دابێتەیە، خاڵی دابێتەیە، کەسێک کە دەرامەتی باش بێ شتێکی دابێتەیە. ئەو منداڵە زۆر خۆشحاڵ دەبوو، زۆر شاگەشکە دەبوو، دەیگوت من پارەم پێە جیرانەکەم دامێ یا خزمەکەم دامێ یا بابم یا خاڵم یا مامم. بۆیە جەژنانە بەڕاستی لە سەرمەیدا خۆیدا زۆر خۆش بوو. ئێمە ئەو کاتێک کە داهاتین جەژنمان دەکرد یەکسەر بڕۆ بۆ لەلووک، پێیان دەگوت لەیلوک بە چەرخفەلەقی یا جۆلانە یا ئەسب عەرەبانەیەک هەبوو سواری کردی بە 5 پسی بڵێن لە ناو بازای ڕانەوە دەیبری تا مزگەوتی سێ قادری یا لای تا لای مەڵبەند یاری هێنای تا لای بەنزیخانەی کۆن بە 5 سواری کرد دای دەبەزاندیەوە. بەڕاستی ئەو کاتە منداڵانی ئەو کاتە لەگەڵ منداڵانی ئەوڕۆ زۆر فەرقی هەیە. ئەو کاتە بەدڵی منداڵان زیاتر پابند بوون بە جەژنەوە
پابند بوون بە داکو بابیانەوە، پابند بوون بە خۆشیەکانەوە، پابند بوون بە لەزەت وەرگرتن لە جەژن. ئەو ڕۆکە خۆشبەختانە جەژنی ئەوڕۆ جەژنێکە لە منداڵێکەوە تا گەورە دەیزانێ بۆ لەزەتی لێ ناکە، بۆ لەزەتی لێ ناکە، ئەوەی دەیەوێ لە بەدەستیدایەتی، ئەوەی دەیەوێ لە بەدەستیدایەتی. هەموو شتێک هەیە، هەموو شتێک زۆرە، خواردن، پارە، جلوبەرێک، ناز و نعمەت، جەوگۆڕین، ئەو شتانی کە ڕۆژانە ئینسان بتوانێت کە کاتی پێبەرێتە سەرێ. حەچەن ئێستا کەسداربا لە کۆڵانانی ئێرانی ئەلحەمدولیلا چەرخ فەلەق هەرماوە، جۆلانە هەرماوە، بۆ هەندێک عائیلە هەردەچێبان لەگەڵ ڕێزم هەموو خەڵک وەکو جاران ڕوو لە شوێنە ناکە. بریا سەر بریا کات هەر ئەو کاتە بە کە ئەو هەموو ڕێز و احترام و خۆشەویستە لەگەڵ جیرانەکان، لەگەڵ خزمەکان، لەگەڵ براکان، لەگەڵ خوشکەکان، لەگەڵ ناسیاوەکان، لەگەڵ هەموو لایەکە بوو. کاکە زۆر بە کەمی و کاتێ برنج هەبوو. ئەوەی زیاتر هەبوو عیبی تێنەوەی بە بیری منە هەبووە برنجی هەبووە، بەڵام بە زۆری نۆک بووە، نسک بووە، دەتکە تەماتە بووە کە تەمەتان وشی کردوتەوە، ساوەر بووە، بڕوێژ بووە، ئەوانە بەکاردێندا. شێ دەیزانی قەیسی چێ لەگەڵ ڕێزم، پێ دەزانی کشمشتێ لەگەڵ ڕێزم. سوێنی ئەوم لێ ناکەوێت کە عایلەیەک دەوڵەمەند بوو بێ، ژیانی فەراهەم بوو بێ، یا لە وڵاتان گەڕابێ، یا سەردانی شوێنێکی باشی کرد بێ کە شتانەیت پێ. دەنا خەڵکی ئێمە خەڵکانێکی فەقیر بووین، بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆشبەختانە خوای گەورە گۆڕانکاری بەسەر ئێمەشدا هێنا. خۆشبەختانە ئەوەی ئەوڕۆ خەڵکانێک دەیخۆن سوپاس بۆ خوای گەورە، فەقیرەکانش بە هەمان شێوە الحەمدولیلا لەسەر سفرەکان دەڕازێتەوە بە کشمیشەوە، بە قەیسیەوە، بە هەموو جۆرەکانی گۆشتی ئەو گۆشتانە کە بەکاردێن و دەخورێت. جاران جەژن لە نێو کورداندا بە جۆش و خرۆش بوو، گەورە و بچووک، پیا و ژن، کچ و کوڕ لەو ڕۆژەدا بە جوانترین شێوە خۆیان دەڕازاندەوە تا جەژنەکەیان زیاتر پیرۆز بکەن و ڕۆژێکی پڕشادی و خۆشی بەسەربەرن. سپاس بۆ میوانانم کە لەم بەرنمەیەدا بەشدار بوون. سپاس بۆ ئێوەی بینەریش تا ئێستا بینەری بەرنمەکە بوون. هیوادارم هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێت تا بەرنمەیەکی تر بەخواتان دەسپێرم. سپاس بۆ هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا کە لە ڕانیەوە ئەو بابەتەی بۆ ئامادەکردبووین سەبارەت بە جیاوازیەکانی نەریتی جەژن لە ڕابردوو بەراورد بە ئێستا. ئێستاش دەچینە لای پەیامنێرانمان، دەچینە لای سەردەشت کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە سەبارەت بە زانیاریەکانی ڕۆژ و ئەو ئامادەکاریانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کرابوو بۆ جەژن سەردەشت. سڵاو لێ بێت، بەیانیت باش و جەژن لێ پیرۆز بێ. هەڵبەت ئێوەی پەیامنێران بەردەوام لە نێو خەڵکدان باشتر و زیاتر ئاگاداری ئامادەکاریەکانن، چ تیمەکانی تەندروستی، تیمەکانی هاتوچۆ، ئەگەر پێویست بێت تیمەکانی بەرگری شارستانی و هاتنی گەشتیاران. جا چی زانیاریەکت لایە لەسەر ئەو بابەتانە، لەسەر هاتنی گەشتیاران بە تایبەتی بۆ شاری سلێمانی بە ئێمە بە بینەرانیشی بکەێنە؟ سڵاو لە تۆ چنوور، ئەسڵاو لە بینەرانی گەلی کوردستان. جەژنی تۆ و سەرجەم بینەران پڕبێ لە خۆشی و شادی پیرۆز بێت. ئەمەوێ لە کەشوهەوە دەست پێ بکەم. دیارە بەپێ و زانیارانی کە کەشناسی بەڕێوەبەتی کەشناسی و لەرزەزانی سلێمانی خستی بێ ڕوو لە ئەم شەوە سعات تقریبان لە دوای سعاتەوە نمەباران دەستی پێکرد تا بەرەبەیان لە بەرەبەیان بوو بە بارانی بەخۆر. چنوور شێوازی ئەم هەورەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری بەغداوە هاتووەتە هەرێمی کوردستان، ناوی یاخود جۆری هەورەکە هەوری سوپەر سێڵی پێڵێن کە لە ماوەی ئەم ساڵدا ئەمە سێم جارە ئەم جۆرە هەورە هەیە کە هەم نمەباران، هەم بارانی بەخۆر، هەم تەرزە و هەورە بروسکەکانی چالاک دەبێت. ئەوەی کە هەیە بە پێ و زانیارانە ئەم ساڵ لە 130 گۆڕانکاری بەسەر ئاوی ژێرزەویدا هاتووە، یعنی بە جۆرێک کە ئێستا دەتوانرێ بڵێن لە بەراورد بە چەند ساڵی پێشوو لە 130 گۆڕانکاری بەسەردا هاتووە. ینی ئێستا ئێمە لە مانگی 4 بەڵام زۆرترین ڕێژەی باران لە دوای مانگی 2 دەستی پێکرد. ئەمەش وەکو شارەزایان باسی لێوە دەکەن سوودێکی تەواوی دەبێت بۆ ئاوی ژێرزەوی.
سەبارەت بە ئامادەکاریەکان لیژنەکە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بە هاوبەشی ژووری بازرگانی پارێزگاری سلێمانی لەگەڵ ئاسایش و پۆلیسی هاتوچۆدا لیژنەیەکیان پێکێنا پلانێکی تۆکمەیان داڕژ بەپێی ئەو پێشبینیەی کە ژمارەیەکی زۆر گەشتیاران ڕوو لە ناوچەکە دەکەن کە ماوەی ئەم دوو ڕۆژەی ڕابردوو من بە مەبەستی ئامادەکردنی بەرنامەیەکی تایبەت دوێنێ لە شەقامی سالم و لە نێو پارکەکانی شاری سلێمانیدا و بەرنامەیەم ئامادە کرد پلانەکە لە 100 چۆن دەڵێت جێبەجێ کرا ئەوەی کە هەیە تەندروستی سلێمانیش بەشێک بوو لە لیژنەکە لە شەقامەکان ئەمبوڵانس دادنرا ژمارە 122 ژمارە 104 ئەو دوو ژمارەیە بوو کە لە ڕێگای بازگەکان و دەدرا بە گەشتیاران کە لە هەر شوێنێکە پێویستیان بە هاوکاری بوو بەهانایانەوە بچن لەگەڵ ئەوەشدا سەرجەم ئوتێل و موتێل و چێشتخانە و فرۆشیارەکان ئاگادار کرابوونەوە کە بە هیچ شێوێ نابێ و هەلە بخۆزنەوە نابێ نرخەکان گران بکەن پێویستە بە باشترین شێوە پێشوازی لێ بکرێەوەی کە هەبوو لیژنەیەکی تایبەت لە بازگەکان هەبوو چنوور من دوێنێ مقابلەی یاخود گفتوگۆم لەگەڵ هەندێک گەشتیار کرد یەکێ لەو گەشتیارانەی کە بە ناوی ئەبوو خەڵەف کە لە شاری ناسڕێەوە هاتبوو بە سلێمانی من مایکەکەم بۆ گرت پێم وتم هەستت چۆنە ئەو پێشوازەی کە لە تۆ کراوە لە شاری سلێمانی چییە بەم ئوسلوبە جوابی دامەوە چونر وتی لو أني مو بالعراق لو هاي سليمانية مو عراق يعني ما أعرف ليش الناس يروحن غير الدولة يعني وتي من سير مليد يا سليماني عراقني يا من العراقاني أم شوازة جوانا أم بيشوازية جوانا أم كشوها جوانا كالسليماني هي سرسامين يعني بيوتي موتي بيام سيرة أجر هاولاتي أقلم شارب جديد ياخذ لم ولاطة بجيب شيتا ولاتي كي تربو قشتياري أما وتي أو گەشتیارە بوو کە لە شاری ناسڕێەوە هاتبوو ئەمە چی وای کرد وەکو ئێمە بەداداچوونی تەواومان کرد وەکو ئەخلاقی ڕۆژنامەوانی ئەوە بوو کە تەندروستی سلێمانی لە ئامادەباشیدا بوو پۆلیسی هاتوچۆ لە ئامادەباشیدا بوو ئاسایش و پۆلیس لەسەر شەقامەکان دەبینرا بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانەی کە هاتوونەتە شاری سلێمانی لەگەڵ ئەوەشدا ئەمەوێ ئاماژە بۆ ئەو بکەم کە تا ئەم لازەی لەگەڵ ئێوە قساکەین بە هەزاران گەشتیار ڕووی لە ناوچەکە کردەوە بەڵام ئەم شەو یاخود لە سبەی نێوە ئامارەکان دەخرێتە ڕوو دوایین زانیاری ئەمەوێ بیم ئەوەیە کە بە پێوز ینی لێکۆڵینەوە و دراساتانەی کە لە ئوتێل و موتێلەکان کراوە تا دوو ڕۆژی تر لە دوای جەژن سەرجەم ئوتێلەکان حجز کراوە تا دوو ڕۆژی تر گەشتیاران لە شاری سلێمانی دەمێننەوە من دەگەڕێمەوە لای تۆ چنوور ئەگەر پرسیارێک هەیە بەڵێ سپاس بۆ هاوکارمان سەردەش کە لە سلێمانیەوە تەواوی زانیاریەکانی بۆ گواستینەوە لە سلێمانیەوە دەچینە کفری و دەچینە لای حەیدەر سڵاو لێ بێت بەیانیت باش و جەشن لێ پیرۆز بێ تۆ زانیاریەکانمان لەسەر کفری بۆ بگوازەرەوە سەرەتا لە کەشوهەوا دەست پێ بکە ماشەڵڵا لە سلێمانی کەشوهەوا باراناوی و بارانێکی زۆرە بارێ لە کفری کەشوهەوا چۆنە و چی زانیاریەکی ترت لە سەر کفری و شاری کفری بۆ ئێمەی بگوازیتەوە بەڵێ هەموو کاتێکتان باش ماشەڵڵا ئەمساڵ کفری و سلێمانی و زاخۆ و پێنجێن هەمووی هەر بارانە و تەڕەساڵە و بەهارە و ومێدەکەین ئەم بەهارە هەمیشە هەموو لایەنەکانی دیکە بکاتە بەهار گیرفانەکان خۆشگوزەرانی ئاوەدانی ئارامی هەموو کات لە بەهارا بێ دیارە ئێمە کفری بۆ خۆی دواشاری باشووری کوردستانە بەم شەقامەی پشتەوەم ئەیبینین ئەتوانم بڵێم سەدان خێزان و دەیان گەشتیار لە دیالە و سڵاحەدین و بەغدا و شارەکانی دیکەوە گوزەر دەکەن یعنی ئەوەی کە پرسیارە من ئەمشەو لە یەکێک لە پارکان کفری گوزەرم کرد سوڕامەوە بینیم خەڵکی دەوروبەری دیالە و سڵاحەدین و بگرە گوندەکانی دەوروبەری دێن بۆ کفری بەڵام زۆر جار یعنی زۆربەی گەشتیاران بەم شەقامەیە تەنها کفری وەکو پردێک بەکاردێنن دەچن بۆ سلێمانی و شوێنەکانی دیکە بۆ پێی لەوێ پارک و باخچە و شاریاری و شوێنی خۆشتر هەیە کفری بۆ خۆی ناسنامەی گەشتیاری پێدراوە بەپێی ئامارەکان من سەرەتا لە تەندروستیەوە زیاتر لە 250 حاڵەت داخلی ناو نەخۆشخانەی فریاکەوتنی کفری کراوە و سەرجەمیان چارەسەری پێویستی بۆ کراوە لە ڕووی ئەمنیشەوە تەنها 30 حاڵەتی ڕووداوی هاتچۆ بۆش هەم دیسانەوە ماتۆرسکیلە بەڵام ئەوەی کە هاوڵاتیانی بێزار کردووە کە بەداخەوە زۆر جار دوکاندارە
بێوجدانەکان ینی تەرەقەیان بردووە لە ماڵەوە فرۆشتووە بە تایبەتتر ئەمە بووە هۆی بێزارکردنی هاوڵاتیان کە لە گەڕەکانە لە هەندێک شوێن ئەتبینی دەنگی ئەو تەرەقانە خەڵکی زۆر بێزار کرۆ هێندەی تەقینەوەیەک دەنگی هەبوو بەڵام من زیاتر ئەمەوێ لەسەر گەشت و گوزار قسە بکەم گەشت و گوزار بۆ خۆی هەیەکێکە لە خاڵە گرنگەکان کە بە شادەماری ئاوەدان و یاخود چارەسەرێکی بەشێکی زۆری قەیرانەکان دانێت من دەمەوێت لەگەڵ میوانەکەم قسە بکەم میوانێکم لەگەڵایە مامۆسای ئامادەی گەشت و گوزار لە گەرمان مامۆسا هەڵمەت عەبدولعەزیز مامۆسا بێتێرە سوپاس بۆیەوە چۆن ئەتوانین کەرتی گەشت و گوزار گەشەی پێ بکەین و بکەینە بنەمایەکی بەهێز بۆ ئەوەی کە نەک بۆ تەنها ڕۆژانی جەژن بەڵکو بە درێژایی ڕۆژانی ساڵ ئەم کەرتە گەشت و گوزار هاوشانی نەوت و کەرتەکانی دیکە گەشە بکات. دەستخۆشن زۆر سپاس مامۆستا بەنسبەت کەرتی گەشت و گوزار لە هەموو جیهانە ئەگەر بتەوێت ئابووری وڵات ژێرخانی ئابووری وڵات پتە بکەی ئەبێ لایەنێکی گرنگی کە بریتە لە کەرتی گەشت و گوزار گرنگی پێ بدەیت ئەو گرنگی دانەش مامۆستا بەوە ئەکرێت حکومەت کاری لەسەر بکە ینی بۆ نمونە پرۆژە تەقدیم بکە چۆن سرنجی ئێمە چۆن سرنجی گەشتیان ڕاکێشین کاتێک خۆمان ڕۆشتین سەردانی بەسڕەمان کرد هاوڵاتی بازگەکان بەڕاستی یعنی هەماهەنگ بوون لەگەڵمانە ڕاستە مەسە ئەوێ سروشتی کوردستان هی ئەوەیە کە بە جوانترین شێوە ئێمە بتوانین ئەو داهاتە کە لە گیرفانی گەشتیارایە بۆ خزمەتی نیشتیمانەکەمان بەکاری بێنین بۆ نمونە مامۆستا عەفوەن هەر لە گەشتیارێک ئەوێ گەشت بک بۆ هەرێمی کوردستان پێویستە ئەو ناوچانە سەر لەبەری لە GPS دیاری بکەین ئێستا بۆ نمونە ساڵی پار گوزەر بە ناو زەنگنەیە ڕۆشتین بۆ سلێمانی سەردانی زانکۆی سلێمانیمان کردووە و ئامادەی گەشت و گوزاری کفری بۆ سلێمانی ئەوێ لە GPS نەبوو مامۆستاوە یەکێکە لە پرۆژەکانم کە تەرحم کردووە بۆ ئیدارەی گەرمیان بۆ قایمقامیەوە ئەوە کە جێگیر بکرێ ئەمە خاڵێکی تر مامۆستا گەشتیار کاتێتی ئەبێ بازگەکان کەسانی ڕاهێنراو لە بواری نەفسیە ئەوە هەیە بینیمان هیچ بینی مەسەن لەم بازگی و لە بازگانی دیکە طبعا ئەوە واقعەکە هەر هەمومان ئەزانین ئەوانەی کە لەوێ ئەبێ بە بەردەوامی ڕاهێنراو بن نەوەڵا من نەمبینیوە بەڵام لەخوا بەزیاد بێ خەڵکی ئێرە خۆی ئینسانی کۆمەڵایەتین و خۆیان بوونەتە ڕێبەرێ بەڵام ئەمە دانی کەرتی گەشت و گوزار نادا لەبەرەوە ئەبێ کابرایە لەوێ بێ بۆ نمونە عەرەبی بزانێ ئەم منتقە عەرەبی ئەتێپەڕێ بەڵێ بە تاکیدی و با زمانەکان بزانێ ئەمە خاڵێکی تر من ئەبێ ئەو ناوچەیە کە گەشتیار بۆی تێ بە خزمەت گوزارەکانی شوێنی حەوانەوەی هەرزانی ئەو ناوچەیە یان شتومەک فرۆشتن مامۆستا خاڵێتر هەیە زۆر گرنگە پێویستە ئێمە وەکو مامۆسایانی گەشت و گوزار و حکومەتیش وەکو ئەوەی کە بە بەردەوامی ڕۆشنبیری هاوڵاتی یعنی ئەو بکا کە ئێمە ئەبێ بزانین گەشتیار کە دێتە وڵاتەکەمانەوە تێتە ناوچەکەمانەوە داهاتێکی هەمیشەیی نیشتیمانە وەک داهاتێکی هەمیشەیی نیشتیمان سەیریان یعنی نابێ بێزاریان بکەین نابێ مەسەلەن بە شێوازێک ئێمە تەعامل بکەین ئەوان جارێکی تر نێن سەرمان لێ بدەنەوە من بزارێک گرنگت لێکم تا چەند کفری ئەتوانین کەرتی گەشت و گوزار گەشەی پێ بکەین چی مواسەفاتی یاخود کفری لەبارە مەسەلەن ئێمە بوونی بەنداوێک بوونی کۆڕنشێک هەموو ئەمان نەمانتوانین سوودی لێ وەربگرین ئایا کفری ئەو مقاومەتی تایە کفری خۆی مۆزەخانەیەکی شوێنەواریە یعنی گەشتیارمان هەیە گەشتیاری ئاینیمان هەیە مامۆستا گەشتیاری شوێنەواریمان هەیە گەشتیاری ڕەفاهەتمان هەیە و بۆ خۆشی دێت گەشتیارێکمان هەیە مەسا هەر حەزی لە ناوچە گەرمەکانە تێ کفری وەکو یەکێک لە ناوچە گەرمەکان هینی بکە سەردانی بکە یعنی مامۆستا بەڵێ بە تەکید اینجارە بە پێی ئەوەی کە 76 ساڵ لەمەوە بەرکە ئەکا ساڵ 1940 کفری 8 خانی تیا بووە 8 خانەکە واتە 8 ئوتێلی تیا بووە یعنی ئەمڕۆ کە 2023 ئوتێلێکی تیا نییە میوانێک بێت تیا بمێنێتەوە لەناو 8 خانەشا 2 خانی سەر بە مەجید پاشای بابان و عەبدولڕەحمان پاشای بابان یعنی ئەم دوانە وەکو ئوتێلێکی پێنجەستێرە بوونە لەوێ شوێنی حەوانەوە بووە شوێنی تەوێلە و دوو لە قەدرتان ئەمانە پێویستە حکومەت زیاتر ئەوە بکە ئینجارە ئێمە بەڕاستی پێویستە ئیدارەی شار
فشارێک بخاتە سەر هەم گەشت و گوزار و هەم ئامادەی گەشت و گوزار کە تەفعیلتر بن بەڕاستی. زۆر سپاس بۆ مامۆستا هەڵمەت عەبدولعەزیز مامۆستای ئامادەی گەشت و گوزار لە گەرمیان هیوادارین وەک جەنابیان وتیان گەرتی گەشت و گوزار لە کفری لەبارە بۆ گەشە پێدان و ئەگەڕمە لایەوە ئەمە زانیارێک. بەڵێ حەیدەر ئەگەر منی تۆ لەگەڵمان پرسیارم هەبوو لەسەر لانی تەندروستی لە کفری هەڵبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا یان بڵێن ئەم ماوەیە لە هەڵەبجە و لە سلێمانی نەخۆشیەک لە نێو منداڵانە بڵاو بوانێ هەوکردنی پەردەکانی مێشک. هیچ حاڵەتێکی لەو شێوەی لە کفری تۆمار کراوە ئەگەر هەیە زۆرە یاخود کەمە؟ من لەگەڵ کەرتی تەندروستی قسەم کردووە حاڵەتەکە زۆر کەمە جێی مەترسیش نییە و لە هەمووشی گرنگتر کوور دەڵێ چارەسەر خۆپاراستن باشترە لە چارەسەر. کەرتی تەندروستی من لەگەڵ سامانسەرتی بەڕێوەبەری تەندروستی کفری قسەم کردووە دوای جەژن بەشی ئێواران لە نەخۆشخانەی گشتی کفری دەکرێتەوە هەروەها 24 نەخۆشخانەی 24 کاتژمێری ئەوانش تەفعیل دەکرێت و لە هەمووشی گرنگتر ئەوان ڕایانگەیاند کە لەگەڵ ڕێگەی هەم سۆشیال میدیا هەم کەناڵەکانی ڕانگەیاندن هەم خێزانەکانیش لە دوای جەژن هەڵمەتێکی گشتی هۆشیاری ئەنجامەدەن بۆەوەی کەوا هەموو ئەو نەخۆشانەی کە لە وەرزی هاویندا گەشە ئەکات ڕێگری لێ بکەن و هاوڵاتیانش هاوکاریان بن بەڵام تا ئێستا ئەو حاڵەتی کە ئێوە ئاماژەتان پێکرد جێی مەترسی نێو چەند حاڵەتێک تۆمار کراوە و چارەسەرچی بۆ کراوە. بەڵێ دەست خۆش حەیدەر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بۆ هیوایی هەمووان لەش ساخمن تەندروستێکی باشتان هەبێ. دەچینە لایەکێکتر لە بڕگەکانمان لە ناوچەی سۆران خانمێکی بەرگدرو لە ڕێگەی کارەکەیەوە کە توانیوێتی هەلی کار بۆ چەندین خانمیتر بڕەخسێنێت و بتوانن بژێوی ژیانیان لە ڕێگەی ئەو کارەوە پەیدا بکەن. با بەیەکەوە بینەری بین. سپاس بۆ ئامادەبوونتان جژنتان پیرۆز بی جژنە هەموو لایەک تاات قبول بیت ئینشەڵا. من دووریە نەسرۆڵامە خاوەنی کارگای درومانی یاس زیاتر لە 15 ساڵەر ئەو ئیشەی دکەین ئیشی درومان دکەین بەڵام 4 ساڵە مە ئیشە خۆ فراوانتر کردیە 6 کچ و ژنجێک لاڵمە ئیش دکەن ئیشی کۆمەڵ خۆشە پێک بە خۆشە ئیش بکەین ئینشەڵا هیوادارم ئەو ئیشە مەسەلەن هەموو کەس لێ ڕازی بیت مشتری ئیشەمە لێ ڕازی بیتن ئەو خانمانێک و جلوبەرگی خۆتی نێرە ئینشەڵا هەموو ڕازی بن ئیشەمە لە داوەتوژی کە حەزم لێ مەسەلەن ئیشە خۆ فراوانترش بکەم دیزاین و مەسەلەن جلوبەرگی باشتر بدەینە بازارە ئینشەڵا ئەو خانمانێک و تێنێرە وڵا ئینشەڵا محاولەت بکەین ڕازی بن مثلا دیزاین و تشتێ جوان دەینەوان جلوبەرگی جوان ئینشەڵا دەکەین لە ڕێگا ئەو ئیشەیدا داهاتووی ژیانێ خۆ ئەو شەشم ئافرەتانەژی من سەر ئەو ئیشە ڕێچیدە ئینشەڵا محاولە دەکەین مەسەلەن ئافرەتی زیاتر ژی بینینە سەر ئیشێ جیهازە باشتر بکڕین ئیشە خۆ فراوانتر بکەین ئینشەڵا هیوادارم هەر ژنێک ماڵێدا نەنەشیدن بخۆر بێتە دەرێ ئیشی خۆ بکەتن قابل نییە بەس خەیاتی بیتن هەر ئیشێکی دی بیتن ساڵۆن بیتن هەر ئیشێکی بیتن بخۆ دەست پێ بکەتن داهاتوی خۆ دابینکەتن شان بشانێ مەسەلەن پیاواژی ئیش بکەن ئیشێ بارێ پیاوان سوکتر بیتن داهاتێکیش بۆ خۆ خێزانە خۆ دابینکەن بەڵێ لەم بەشەی پرۆگرام کە باز لە بابەتێک دەکەین پەیوەندی هەیە بە ڕێکخستنەوەی خۆراک و
خواردن و خەو بە لە دوای مانگی ڕەمەزان لە دوای جەژنەوە بە بەراورد بە مانگی ڕەمەزان هەڵبەت بۆ ماوەی مانگێک ڕۆژوانان یان هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی شێوازی خواردنیان ژەمەکانی خواردنیان تەنانەت خەوتنیان ئەو خواردنیان وەرزشکردنیان بە شێوەیەکی گشتی لایفستایلی کەسەکان یا هاوڵاتیەکان گۆڕانکاری بەسەرداهاتە بوو جا چۆن وا بکرێت لە دوای جەژنەوە یان لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ئەم سیستەمە بە شێوەیەکی گشتی ڕێک بخرێتەوە جا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دکتۆر کارزان عومەر قادرمان کردە کە بەڕێز یامسپۆری بیولۆجین دکتۆر گیان بەیانێت باش و بەخێرهاتی و زۆر باش بەیانی بینەرانی بەڕێستان زۆر باش زۆر سپاس جەژنیشت پیرۆز بێ دکتۆر بەخێر بێ سەرچاوە زۆر سپاس سپاس دەکەم دکتۆر هەروەک لە پێشێکەکە شامباژەم پێداکە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا بۆ ماوەی مانگێک چ لە خواردن لە خەو لە ئاو خواردنەوە لە وەرزشکردن هەمووی گۆڕاوە جا لە مەودووە چۆن بتوانین ئەم سیستەمە ڕێکەینەوە لە چیوە دەست پێ بکەین دەست خۆش بێ بە تەئکید ئێمە بۆ ماوەی مانگێک لە دەورەیەکی درێژا بووین بەڵام ناکرێ و نابێ لە حاڵەتێکەوە بچین بۆ حاڵەتێکی معاکیز لە پڕێکە وەک چی مەسەلەن کابرا بۆ خۆی خەوتووە خەبەری کەیتەوە بڵێ هەستە ڕاکە ناکرێشتی وایە این کابرا ناتوانێت ڕاکە ئەبێ بەلایەنی کەمەوە داینی شوێنی بە دانیشتنەوە تۆزێک ئاوێکی بیتەوە هەستە و بجۆڵە و نازانچی وردە ئیحما بکە اینجا دەستکا بە ڕاکردنیان مەسەلەن هەموو ئەو وەرزشەوانانەی کە ئێستا گویان لێمانە کە یاری دووگۆڵی ئەەکەن یا یاری جومناستیکەکان یا ناچن یەکسەر بچنە قاعەکە و تەقلە لێبن نابێشتیوە ئەبێ بەلایەنی کەمەوە ماوەیەک ئیحما بکەن وردە ئەخوایان ئیحما پێ بکەن ڕاضەیەکی هەروەڵەیەکی بچووگەکەن ئەوەکەن هەندێک حرەکاتماکەن اینجا دوای ئەوە دەزەکەن بە یارێ ئەسلەکە ئێمەش لە ڕەمەزانە لە ڕاستیە ماوەیەکی زۆر خۆمان لە خواردن و لە ئەو گورتۆتەوە ئەگەر بێت و لە جەژنا دایگرینەوە ئیترەوە موسیبەتەکە زۆر اینجا قەرەبووی مانگێکی بۆکەینەوە لەم ڕەمەزانە بەڵام یەکسەر لەش تەقەبولی ناکا مەسەلەن تۆ بەیانیان هەستاوی عادەتە نانت نەخواردووە نیۆڕۆ نانت نەخواردووە تا ئێوارە ئەی خێرە تۆ ئیسای کاتویتە دەجێژنەوە بەیانی فولی کردووە لە قەل و لە برنج و لە نازام چینیۆڕۆ بە هەماشەوە ئەی خواردنی قورزە خۆیتەوە و ئێوارەش هەروە خۆیتەوە لەبەرەوە مەعیدە تەقەبولی ئەم گۆڕانکاریە سەریعە ناکە کە تەقەبولی ئەم گۆڕانکاریە سەریعە ناکە ڕەتفعلی بۆ دروزە بێ لەش یعنی مەسەلەن ئەوەی بەیانی خواردوێتی هەزم نەبووە نیۆڕۆ کردو بەسەرە ئەوەی نیۆڕۆی خواردووە هەزمینە کردەوەی ئەواری کردو بەسەرە لەبەرەوە لە نیوەشەوە تەسەمومەکە لە نیوەشەوە تووشی ئینتەلاکە لە نیوەشەوە خەبەریە بێتەوە ڕاکە دوو لە ڕوودان ئیتر ئازاری بۆ دروست بۆ سکێکی ئەچێ و ئەڕشێتەوە نازانچی ڕاکەن بیگەن نەخەستەکان وەڵامەتی کار ئەمە نەخۆشی نییە ئەمە گۆڕینی سیستمێکە لە پڕێکا بۆ سیستمیش کە لەش تەقەبولی ناکە کە تەقەبولی نەکرد لەش ڕەتفعلێ بێ چونکێکم لەش لە ئینسانەکان زۆر زیرەکترە و لە ئینسانەکان زۆر عاقڵترە ینی ئەوەی کە ئێمە عقڵمان پێی ناشکێ و هەستی پێ ناکەین لەش احتیاتی خۆی بۆ خستووە لێش ئەوەی ناکات لەبەرەوە ئێستا مەسەرەن لە لەشی جەنابتەیە لە لەشی منە ئینسان وای داناوە احتیاطاتی خۆی خستووە لە سبەینێەوە ئەچێتە غاباتێکەوە ئیتر دەستی بە کەسا ناگا یا لە سبەینەوە بوومە لەرزەیە دروست دەبێت لەژێر داروپەردەوە گیرەخوا ڕۆژێ دوو ڕۆژ دە ڕۆژ نازانچی یعنی ئەمانە لەش احتیاتی ئەوی خستووە کە بەشی دە ڕۆژ و 20 ڕۆژ و 30 ڕۆژ و 40 ڕۆژ خواردنی تیاکۆ ببێتەوە بۆی ئەوانە کارکە چونکێکم ئەو خواردنەی کە ئێمەی خۆین سبێنێ شەوائیبی هەیە بێ بەس ئەوەی کە لە شاخەز نەکرێ بە پیوری و بە سافیە یعنی یەکسەر ئەوەرە گیرۆکرێ بە خۆراک هینی نییە پاش ڕۆی دکتۆر زۆر جار پسپۆڕانی بواری خۆراک قسەیەکەکەن لەسەر خواردن و ژەمەکان ئەڵێ کاتێک کە ژەمێک خواردێ پێویست ناکات لە کاتی خوا ژەمەکەی تر خۆی کاتێک کە برسیت بوو بەیەقین وایە دروستە بەیەقین وایە بەیەقین وایە ئەزانیی لەشی ئێمە لە خۆمان زیرەکترە خۆی بابڵەکەی برسی ئێمە ڕاهاتوون هەل بەیانی نیوەڕۆ ئێواران لە کاتی خۆیان هەیەڵە نیو سعات داکەوێت هەمن تووڕابەوە تۆ تەسەورەکەی
یعنی خەڵکێکم بینی و توێتی کاک دکتۆر من 23 ساڵە هەستم بە برسێتی نەکردەوە یەکە 23 ساڵ یعنی هەر بەیانی خواردووە هەستاوە بەیانی برسینە بۆ نانی خواردووە دوای چۆ بۆ نیۆڕۆ برسینە بۆ لە بەرۆی ژەم بۆ هەر بێبیخوا برسینە بۆ ئێوارە هەر بیخوا کە سەیری ورجیم کردو ورجی ئەوە نەهاتۆتە پێشەوە بۆ چونکێکم ئەمە یعنی مصیبەتێکی گەورەی بۆ دروست کردووە هەمیشە مؤشری گلایسیمی لەسەرەوە بووە مؤشری گلایسیمی چییە؟ کاتێک شەکر لە لەشمانە کۆ ئەبێتەوە لە ناو خوێنمانە شەکر بەرزە بێتەوە لەگەڵیشی ئەنسۆلین بەرزە بێتەوە ئەبێ ئەم ئەنسۆلین و شەکرە و چۆن لە ڕەمەزانایەتە خوارەوە تا ئێوارە زۆر برسی دەبێتەوە ئەچێتە نقطەی سفر جاریواچێتە خوار سفریشەوە ئەلێرە ئەمەی نایەڵێ ئەمەی بۆ بگە هەر بە بەرزی ئەمێنێتەوە دوایی خەریکە برسیە بێ نانیکی درەخوا دوایی کە برسیە بێ نانیچکاخوا ئەمە وای لێکە دایمە ئەنسۆلین بەرزە و مؤشری گلایسیمی دایمە لەسەرەوە بێ نهاتەوە خوارەوە ئەمە مصیبەتێکی گەورەیە ئەمە چی دروستەکە ئەمە وردە شەکر لە ناو خوێنە بەرزە بێتەوە کە بەرز بۆەوە بە شێوەی چەوری لە ناو ورگە خەز نەکرێت ورگ اینجا ئەمانە ینی یەکسەر لە دوورەوە تەماشاکە هەستی پێکە ئێمە ناساغا باشە دکتۆر تۆ کە ئەڵێ کاتێک کە برسی بێ کەسەکە گرنگە ناخوا باشە ئەگەر کەسێک بڵێ ژەمی ئێوارە هات برسی نەبوو جەریوە هەگاتە دەیشە و یانزەی شەو اینجا برسیە بێت ئەو کاتە ئەگەر نان بخوات و بەسەریا بخەوێت گرفت دروست نابێت ئێستا گرفتێکی زۆر مشکلەمان هەیە کە شتێکی پێڵەن بەکتریای مەعیدە هەموو ئەو کەسانەی کە بەکتریای مەعیدانێ لێرە و گوێم لێ بگرن شەو درەنگانێ شتی خواردۆ بەسەریا خەوتووە یەکسەر بەکتریا بۆ بەکتریای مەعیدە ئەوە هۆکارە بۆ دروستبوونی بەکتریای مەعیدەکان ئەو کەسێک کە بەکتریای مەعیدە هەیە نابێ ئەوە بکات نا ئەوە سەبەبی دروستبوونی بەکتریای مەعیدەیە خەڵکی لەجێ ئاجوادە ئەزانی چییە ئێمە نانە خۆین بەیانی و نیۆڕۆ بەکتریای مەعیدەی پێوەیە بەڵام لەبەرەوەی کە ناخەوین مەعیدە لە بەردەوام لە عەمەلەی هەزمکردنایە ترشەڵۆکی بەسەرا ڕژێ ترشەڵۆکەکە تەواو بوو بەڕێیەکە دەی بەس لە شەوە گەنجێکە و ئاگای لە خۆی نییە و لەگەڵ جەماعەتەکەیە دانیشتەوە هەستن با بچین بۆ مەطعەمی نازانم کێ ئەوە و کێ ئەوە نانێکە خۆن و سەروپێ خۆن و بەڵێ برنج و شلێگە خۆن و ئەوە خۆن دواییەتەوە دەوروبەری سەعات 12:02 خەوێ هێشتام خواردنەکە هەزم نەبووە بەکتریاکە ئیستیغلالی ئەو نقطەیە زۆرەکە کە وەستا بەکتریاکە هەر ئەوەندەی پێویستە بچێتە دوو توێژاڵکی دیوی دەرەوەی مەعیدە کە چۆن ئەوەی تر بۆ خۆی نمووەکە و ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ ئەمێنێتەوە کە ئەمە دوایی ماکەکانی زۆر خراپە بکەوێتەوە لەسەرەوە بۆ چونکێکم بەکتریا یعنی نەفەری وایە بەکتریای مەعیدەی فول بووە بە بەکتریا هاتۆتە سەرەوە هەتا لای یعنی نیشاتووە یعنی زمانی سپی بووە و یعنی ئەوەندە تەسیری لێ کردووە ویستێتی دڵی تێکەڵێ و ماکەکانی ئەوەیە کە دڵی تێکەڵی و مەعیدە یێشێ و یێتە ناو قوڕگیەوە و ئەمانە وای لێکە ئەگەر ئەو نان خواردنە درەنگ وەختە تەرک بکات چاکە بێت بۆ یان چاک نابێ بێ علاجی بۆ بکە علاجەکەشی بەشتی زۆر بەسیط هەیە لە کوردستانە لە کوردواری خۆمانە سەدان کەس علاج بووە بە جاترا ینی جاترەیەکێکە لەو نیعمەتانەی کە ئێمە زۆر مەحرومین لێی بەس چۆنی بەکارێنە و کەی بەکارێنە زۆر زەڕورە ئەوە بزانێم زەیتی جاترا یەکێکە لەو زەیتانەی کە لەشی فرعەونی داپۆشیوە کە مردووە لەشی فرعەون بە زەیتی جاترە داپۆشاوە زەیت یعنی چی؟ یعنی هیچ بەکتریاک پێی ناوێرێ و هیچ فتریاتێک پێی ناوێرێ ینی زەیتی زەیتی جاترە من لە عێراقا بەڕائەیەکی اختراعم لەسەر دروست کردووە وەرم گرتووە بەڕائەیەکی اختراع لەسەر زەیتی جاترە کرێمێکم لێ دروست کردووە هەرچی بەکتریا و فتریاتەیە لەسەر دەسا ئەنیشە ئەیکوژێ چونکێکم ئەنتی فەنگەڵێکی زۆر بەقووەتە ئەنتی بەکتریایەکی زۆر بەقووەتە ئەنتی ڤایرەسێکی زۆر بەقووەتە مەقسەم ئەوەیە کە ئێمە هاتووینەوەمان استیغلال کردووە کوردستان ڕازاوەترین شوێنی سەرزەویە و پڕێتی لە نەباتات و ئێمە استیغلال یعنی عەجایب نەباتاتی عەجایب هەیە لە کوردستانە کە لە کوڕەی ئەرزیان نییە تۆ تەسەورەکەی
ئێستا لە دراسی دکتۆراکەمە کۆزینیا قۆپی قەرەداغێنسز بەس لە قۆپی قەراغەیە جا چوون بەس لە قەراغێ چوون بۆ لای مامۆستا جەلال هەوێت لە منتقی قۆپی قەوتم کا مامۆستا جەلال چیتان هەیەت ڕۆی یەکتان هەیە تایبەتە بە خۆتان ئەمە گژوگیا بەهارەکانی تریش بە هەمان شێوە سوودانیان هەیە بەڵێ بەتەکید ئەگەر خوا بوار بە تەمای بەرنمەیەکم ئەو گژوگیا بەهاریانە بە پێی علم چی هەنتیایە هەمووی بازەکەم یعنی یەک و دوای هەموو ژیایەک لە دنیا بێنە ئازیزم بە سەدان کۆمپاوندی تایە بە سەدان ئاوێتەی تایە هەر کەسێ بێ ینی گاڵتە مەرج نییە تەنها ئەوانە بێکە ئەزمونمان لەسەری هەیە و بەکارمان هێناوە ئەوانەش کە بەکار نەهاتەوە ئێستا من هەموو جارە بە تەلە بە شیرینەکان مەڵم لە زانکۆ کوڕینە کوردستان سێم دەوڵەمەندترین ناوچەیە لە عالەمە لە ڕۆکە وەرن بابەیەکە و کەشفیکەین بزین ئەم هەموو ڕۆکە چی و چیتیایە بالمناسبە یعنی کە من دراسی ماستەرەکەم کرد لەسەر نەباتاتی طبی کردومە لە کوردستانە ئەو کاتە 59 ڕۆکی پزیشکی هەبوو لە کوردستانە بەڵام کە من سۆراغم کرد و دنیا گەڕام بوو بە 300 ئەوەنگە ڕۆژ بە ڕۆژیش لە زیادبوو نایە چونکێکم ئیمڕۆ ڕۆکێکی تازە ئەدۆزرێتەوە خەڵکێک خێری بنووسێت تاقیە کاتەوە ئیترە بێ بە خولەنە مەسەن گەپڵە و جاترە و نازانم سوورە بنە و گێلاخەوە ئەمانە خەڵک خواردوێتی زانیوێتی زۆر بەسوودە و خەڵکی استفادەی لێکردەوە بۆی ئێستا لە بازاڕەکانەوە هەیە ئێستاش ئەبێ ڕۆژانە یان ساڵانە شتی بگەڕێم بزانین چی تازە هەیە چونکە ئێستا عیلمی تازە ئازیزەکەم ڕۆکەکەی کەیەی تێ پێ دەڵێ ئەم ڕۆکە ئەوەندە کۆمپاوندی تایە لە مەشە ئەوەی بۆ ئەوە باش ئەوەی بۆ ئەوە باش ئەوەی بۆ ئەوە باش ئەوەی باش باشە دکتۆر هەرچەند تازە لە بابەتەکە دوورکەوتینە بەس گرنگ بووە و زانیاریانە بۆ ئێمە بۆ بینەرانیش سپاس دەکەم دکتۆر دەست و چاو خۆش بێ دکتۆر لەسەر ئاو خواردنەوە هەڵبەت لە مانگی ڕەمەزانە هاوڵاتیان وا ڕاهاتون کە بڕێکی کەمتر ئاو بخۆنەوە بەخوا لە ڕەمەزان لەو چەند ڕۆژەیە بڵێ منیشە بەستمەوە لەم چەند ڕۆژەیە پۆستیان کردبوو لە فەیسبوک بڵیان کردبوو لە کاتێکە دەستە بم بۆ خواردنێک یا خواردنەوەی پێش دەقە بیری لێکەمانە دوو دڵم لەوەی کە بیخۆمیانەی خۆم لەبەرەوەی کە مانگێک ڕاهاتۆ کە نەیخوارد لە دوای ڕەمەزانەوە ئاو خواردنەوە ئەبێت چۆن بێ یان گرنگی ئاو خواردنەوەکە بۆ خۆی لە چیدایە و پێویستە چەند بخورێتەوە لە ڕۆژێکدا گوێ بگرە جەنابەت لە ماڵی خۆتە بەیانیان هەڵەسی گەڵای دار و پیسی هاتووە ناو حەوشەکە اینجا سەری سۆندەکە گریت و ماسیحەکە یان شتەکە ئەم منتیقەی پاکەیتەوە ئەم ئاوەی کە ئێستا جەنابەت گرتوتە بەدەستەوە ئەم ناوی پێشووی دەوری چیە لە بۆ ماڵ پاکیەکاتەوە ئەو خواردنەوەش هەمان شێوە هەموو خانەکانی لێش پاکەکاتەوە بەزەگەر ئاو نەبوو چی بکەین یعنی مەسەرەن ئێستا خەڵک هاواری لێ پێیا بێ کە 2 ڕۆژ 3 ڕۆژ لە ماڵی ئاو نەمێنێ ئاو نەمێ دەبارە پەڕۆی لە خۆشتدا هاواری لێ پێیا بۆ ئاوەکەی کە نییە ئێدەوەرە ئاویش بخۆرەوە چونگێکم هەموو کەسێک عیلمەڵێ بەپێی وەزنێتی هەموو وەزنی جەنابەت چەنە زەربی 0.04 کە تۆ پێویستە بەوە نا بە نمونەیەک دکتۆر تێمانگەێنە کەسێک 6 کیلۆ بێ بۆ نمونە باڵێ باش بازانین پێویستەکە چەند لیتر من خۆم 83 کیلۆم 83 کیلۆ زەربی 0.04 ئەکاتە ئەبێ سێ و ئەوەنگە بخۆمەوە بەلایانی کەمەوە ئەبێ ڕۆژی 3 لیتر و 0.3 لیترێک من ئاو بخۆمەوە یعنی کەمتر نەبێت لەوە کەمتر نەبێت زیاتر وەرزش باڵێتوانی وەرزشەکەی ئەبێ زیاتر بخۆیتەوە نازانم ئەکتیڤی ئەمانە لە هاوی نازیاتر لە زستان بەڵام بێ کەمترین بڕ ئەوەیە کە تۆ ئەمە نەی بخۆیتەوە باشە من توخوارەتەوە پرسم تۆ ئێستا نایم بە کامێرەکە بەس ئەمە ئەنووسم تۆ 2 لیتر و 3 ئەوە ناخۆیتەوە نایخۆیتەوە باشە ئەی من لێرەوە ئەڵێم هەموو ئەو کەسانەی بەردی گورچی لایەن بۆ دروست بووە بەیەقین ئاوکەمە خۆنەوە دەوەرن خەڵکینە بۆ ئەوانەی کە ئێستا بەردی گورچی لە دروست نەبووە لە گورچی لە تا وەرە ئاو زۆر بخۆرەوە بۆ چونکەکەم هەر ئەو بەردە لە پێشا چی بووە ڕەمڵ بووە لە بیدایەتەوە کە ڕەمڵە بۆ دروست بووە
نیشانەکانی لە توا دەرکەوتووە تۆ ئاو کەمە خۆیتەوە عیب نەبێ ئیلتیهاباتێ بۆ دروزە بێ و عیب نەبێت لە کاتی میزکردنە ئازارێکە تێ و ئەچیتە مختبەرێک فەحسەکەین ئەڵێن وەڵام فلان کەس وڵات تۆ ڕەمڵە هەیە ئێ ڕەمڵ جوانترین نیشانەیە خوابشانمانە بۆی کە لە دوای ڕەمڵەوە بەڵێ بەردیێ چۆم هەر ڕەمڵەکەی یەکەگرن ئەبێتەوە بەبەرد بەس تۆ مەیە لە ڕەمڵەکە یەک بگرێ وەرە ئاو بخۆرە ئاو بخۆرە ئاو بخۆرەوە تەواو ئیتر کە چیت کرد هەموو خانەکانی پاکردەوە کە ئاو خواردەوە هەموو خانەکان پیسەکانەکەنە ناو خوێنەوە ئاوەی باتە ناو خوێنەوە وەکو تاران هەموو جادەکان لە قەراغی جادەکانە بە درێژایی جادەکانە شوێنێکی ئاوی پێڕوە هەموو خەڵکەکە ئەچێ دوکانەکانی گسکە و پاچێکاتۆی خاتە ئەو جۆگەلەوە دوای تۆ زیشکە جۆگەلەکەیت هەموویە بە لەو پێوانەی کە ئاماژەت پێدا ئەگەر زیاتر بخورێت هیچ گرفتی دروست نابێت هەندێک کەس دەڵێ سکم پێ ئاوسێ یاشتێ لەو بابەتانە نییە نا کەسێک ڕاضە ناکە ئەو کەمەی کە بۆ دانراوە وەزنەکەی خۆت زەربی 0.4 کە زۆر کافیە بەزایگەر تۆ ڕاضەت کرد ئێستا مەسەلەن من ڕۆژی 2 وەجبەنانە خۆم بەڵام ڕاضێک ڕۆژی 5 وەجبەنان خۆ هێشتام هەربرسێتی بۆ چونکە هەمووی سەرفەکە هەمووی ئەکا بە تاقا سەرفێکە اینجا حەزەکەم من لێرەوە سوپاسی خەڵک من زۆر معجبم بە خەڵکی چونکێکم ئێستا خەڵکی کە لە سوۆشیال میدیاکەی جەنابتەوە لە تەلەڤیزیۆنە جوانەکەی جەنابتانەوە گوێبیستێ خەڵک ئێستا بەس گوێگر نییە تەطبیقکەریشە جێبەجەکاریشە ئێستا لە تەلەڤیزیۆن جوانەکەی ئەوە کە هاتمە ژوورەوە ئەو برا عزیزەم کە دەرگاکەی بۆ کردمەوە ماڵی ئەو بە زۆر سوپاسێکم عەفوم کات چونکە بەوەیشە یعنی وا بوو هاتە لامەوە تەوقەیەکم لەگەڵا کرد و جێژنە مبارەکیم لە کوتی کاک دکتۆر من زۆر مەمنونی تۆ وتم کوڕی من وتی من ئەم ڕەمەزانە زۆر قسەکانی تۆم تەطبیق کردووەوە 5 کیلۆ دابەزیوم وتم بۆ وتی وەڵا لقمە قازی و نان نەخوارد وتم یاخوا دەستی خۆش بێ چونکێکم بەڕاستی خەڵک ئێستا ئەوداڵی تەندروستیە لە مەعمەعەیەکی گەورەی دەرمان و دەرمانی فەیک و ئەوانە هەین و نەخۆشیێکی زۆر بڵاو هەر ئەوەیە سەبەب دکتۆر کە لە مانگی ڕەمەزانە زۆر کەس هەیە کە لەو ڕێگەیەوە یا بکاتە دەرفەتێ بۆی کە کێشی دابەزێنێ بەڵام هەندێک کەس کێشی زیاکە ئەوە هۆکارەکەی کە باسێکی نان و شیرینیەکەیە نان و شیرینێکی زۆرە خوا و ئێوارە کەشکانی حەقی بەر و دوای لێکاتەوە ئەوە زۆر خەتەرە ئەوە زۆر هەتا بانگی بەیانی اینجا سەیریکە من لە بیدایەتی ڕەمەزانە تکام لە خەڵک وتم کاکە تکایە کە سیارە نەبا بۆ تەراویح وە بچۆ بۆم بە پێ بڕۆ ئەو ڕاضە و ئەو یعنی تۆ بە ڕۆژە تااقەتە نییە ڕاضە بکەی بەڵام وەرە بە شەو بیکە وەڵام باشترین کات بۆ کەسێک ئێستا گوێی لێمە کاتی ڕاضە لە بینی 4 بۆ 5 و 6 ئێوارە ئەو کاتە هەموو چەوریەکان لە دەتوێتەوە هەر کەسێک لە بینی 4 بۆ 6 ئێوارە ڕاضەی کردبێ بە تاکید چەندین کیلۆ کەم کردو باشترین کات بۆ ڕێزەکردن لە ڕەمەزانە بەڵێ ئێوارە بۆ بەیانی هەتانی ئەوڕۆ ئەو شەکرەی خواردووتە ئەو شەکرەی کە خواردووتە سەرفە کردووە هەندێک لەو شەکرە بە شێوەی چەوری خەزر کراوە لە 4 بۆ 6 ئێوارە کە ڕاضەت کردبێت لە کاتی برسێتیە ڕاضە لە کاتی برسێتیا مهمە نەک لە دوای ئەی لە دوای مانگی ڕەمەزان دکتۆر هەندێک کەس بەپی مەجای خۆی تر ئەگەر بەیانی بێگە نیوە ڕۆ بێ ئێوارە بێ شەو بێ کاتی دروست بۆ ڕاضەکردن بە تایبەتەوانی کاچن بۆ جیم چ کاتێک باشە ڕەحمەتی خوا لێبێ گوێ بگرە جارێ پێش ئەوەی کە ئەبێ من بە تەمەەن جایکەینەوە تەمەەن زۆر مهمە بۆ وەجبەکان بیخوا تەمەەن زۆر مهمە بۆ ڕاضەکان کەی ئیکە تەمەەن زۆر یانێ بێت تەصنیفێکی ورتری بکەین بۆەوە چونکێکم خواردن لەوە مهمترە کە ئینسان تەماشای کردەوە یعنی مەسەلەن هەموو نەخۆشیەکانی سەر زەوی نەتیجەیە بەڵام مەسەلەن زەخت شەکرە غودە ئەمانە کە دەرکەوتووە لە ئەنجامی شتێکا بە ئەوە دروست بووە ئێمە لە جاتیەوەی بین عیلاجی زەخت بکەین و عیلاجی شەکرە بکەین و عیلاجی غودە بکەین نا ئەچین ئەو عیلاجی ئەو شتان ناکەین کە بۆتە هۆی سەبەبی ئەو نەخۆشیانە مەسەلەن
تۆ شەکرەتە وەرە نان و برنج و ئەمانە کەم کەرەوە بەڵێ ئۆتۆماتیکیان شەکرەکە دابەزیوە وەرە کەواتە ئێمە با بە دوای ماکەکانی نەخۆشیەوە بگەڕێن بە دوای سەبەبەکانی نەخۆشیەوە بگەڕێن نەک بەهۆی علاجی نەخۆشیەکە بکەین علاجی نەخۆشیەکە خۆپاراستن باشتر لە چارەسەر خۆپاراستن زۆر باشترە بەس خەڵک تێی ناگا خۆپاراستنی ئایچی مەسەلەن تۆ چی خۆ دەپارێزی ئەبێ بزانی سیستمی خۆراکی خۆت چۆنە بۆیە ئەو کەسانەی کە لە تەمەنی 40 ساڵ بەرەو سەرترن و ناجوڵێن وەرن بە ژەمێک لە ژەمەکان لابین ژەمێک لابن بەڵێ دەست خۆش دکتۆر بەردەوامە بین لەگەڵ بەڕێستا بەڵام هاوکارمان فەرهاد لە ڕەواندزەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە لەسەر بابەتی گەشتیاری بەردەوام بین بەس با بچینە لای فەرهاد بزانین زانیاریەکان لە سۆران چییە و لە ڕەواندز فەرهاد سڵاو لێ بێت بەیانیت باش جەژنیشت دێ پیرۆز بێ چی زانیاریەکت لای لەسەر ناوچەی ڕەواندز لەسەر سۆران لەسەر ئەو دەوروبەرە بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە بەڵێ سنوور جەژنیەوە و بینەرانی گەلی کوردستان باش من ئێستا لە سەر خەرەندی ڕەواندزم خەرەندی ڕەواندز یەکە لە جوانترین شوێنەکانی کوردستان دەتوانم بڵێم و یەکە لە شوێنە گەشتیاریانەی کە لە سنووری ڕەواندز ساڵانە بەتایبەت لە بۆنەکان گەشتیاران ڕووی تێدەکەن بەهۆی ئەو دیمەنە جوانەی خەرەندی ڕەواندز دێن وێنە لەگەڵ خەرەندی ڕەواندز دەگرن خەرەندی ڕەواندز جوانێکی ئەوتۆی بە ڕەواندز بەخشیوە کە گەشتیارن لە ناوخۆ و لە دەرەوە و لە خوار و ناوڕاستی عراق پەلکێش دەکات بۆ ئەوەی بێن لەگەڵ سروشتی ئەم ناوچەیە ڕسم وێنە بگرن و بەتایبەت لە ئێواران ئەم شوێنە ئێمە لین جمەی دێ لە گەشتیاران دێن لەگەڵ خانەوادەکانیان بۆ بەسەبردنی کاتەکان و وێنە لەگەڵ سروشتی خەرەند دەگرن بەڵام ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە جەژنی ئەم ساڵ گەشتیارێکی کەمتر ڕووی لە شوێنە گەشتیاریەکانی ڕەواندز وەک بێخاڵ جوندیان گەری ئاکۆیان و خەرەند کردووە من ئێستا هونەر مەحموود بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕەواندزم لەگەڵا ئەو هۆکارەکانی کەمبوونی گەشت و گوزار لە ئەم ساڵ بۆ گەلی کوردستان باز دەکات کاکنەرەگە بکرێ بێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاکنەر ئەگەر پێمان بڵێ ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو گەشتیار کەمتر بوو لە شوێنە گەشتیارەکانی ڕەواندز هۆکارەکان چین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا هۆکاری گۆڕانکاری لە کەش و هەوا هۆکارێک بۆ دوام هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمەش هۆکارێکی تر بۆ هۆکارێکی تر دیاریکردنی وادەی تاقیکردنەوەکان ئەمانە هەمووی هۆکار بن کە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەکە کەمە کەمتر بیتن بەڵێ تۆ پێچوان نییە لە دوو هەفتەی ڕابردوو ڕێژێشی زۆری باران باری و شوێنە گەشتیارەکان بوونە هۆی تێکچوونی شوێنە گەشتیارەکە بە تایبەتی بێخاڵ و گەلی عەلیبەگ ئەمە شۆکار نەبوو بۆ کەمبوونەوەی گەشت و گوزار لە ڕاستیدا ئەو شەپۆڵەی بارانبارین کە لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو ڕووی لە ناوچەکانی ئێمە کرد کاریگەرێکی زۆر خراپی هەبوو لە تێکدانی چەندین ڕێگاوبان و چەندین شوێنی گەشتیاری بەڵام لەخواوە زیابی یعنی ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ قەزاکان و لەگەڵ فەرمانگەکانی بڵێن پەیوەندیدار هەستان بە دانانی پلانێکی تۆکمە بۆ ئەوەی بتوانین پێش هاتنی جەژنی ڕەمەزان بە زووترین کات شوێنە ڕێگاوبانەکان یەکەم جار چاپکەینەوە دوام جاریش چاکردنەوە و پاکردنەوەی شوێنە گەشتیاریەکان لەگەڵ بە هاوکاری تیمەکانی ئێمە و کۆمپانیای پاپە گرۆپ تەبعاان لۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین بۆ هاتنی گەشتیاران بۆ شوێنە گەشتیارەکانی ناوچەکانی ئێمە بڵێ وەک بەڕێوەبەری گەشتوگوزاری ڕەواندز چاودێری شوێنە گەشتیارەکانتان دەکرد لە ڕووی نرخ چونکە دەبین کە گەشتیاران داهاتن مەوەبەستی مانەوە هۆتێل یان موتێلیان دەگرێت و مەوەبەستیکردنی شتومەک لە ناوچە گەشتیارەکە ئەوە لە بازاڕشیەوە چاودێری نرخەکانتان دەکرد
لە ڕاستیدا ئەمە پێشی ینی ئەوەش دەست پێ بکاتن بڕین مەوسمی گەشتیاریش دەست پێ بکەمە بە بەردەوام سەردانی شوێنە گەشتیارەکان لیژنەکانمان و سەردانی ناو بازار هۆتێل مۆتێل چێشتخانەکان نانەواخانەکان بۆ ئەوەی دڵنیابین کە بە بەردەوام کراوە دەبن لە ڕۆژانی جێژن بەڵێ بەنسبەت نرخەکانیش وەکو لای جەنابتان وابزانمە ئاشکرایە کە تاکە شوێن لە هەرێمی کوردستان ناوچەکانی ئێمەنەکە نرخەکان بە جۆرێک دیاری کراون ناکرێ استیغلالی گەشتیار بکرێ بە هیچ شێوەیەک بەڕاستی یعنی نرخەکان هەمووی دیاری کراوە جا لە هەندێک شوێن بە گوێرەی ئەستێرەکانی شوێنەکە دەگۆڕدرێ بەڵام هەمووی دەتوانم بڵێم لە ئاستی گەشتیار یعنی ئاستی ئیمکانیاتی گەشتیاردایە بڵێ زۆر زانیارەکان دەست و ساعت خۆش بوو بەڵێ بەهۆیەوەی کە لە پارێزگا هەولێر 1970 شوێنە گەشتیاریەکان دەکەونە سنووری ئیدارەی سۆران و قەزای ڕواندز بەمەش ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لەم ناوچەیە دەکات بە مەبەستی گەشتکردن بەڵێ گەڕێمە لای میوانەکە دکتۆر کارزان کاتمان زۆر نەماوە جا هاوکارمان باسی گەشت و گوزار و گەشتکردنی کرد بۆ لەمە دووە بۆ بڵێ لە چەند ڕۆژی داهاتوێتە جێو خۆشە بێ گەشتکردن زۆرە بێ سەیران زۆرە بێ زۆرە خواردنی قورس ئەبرێ لەگە خۆیانە ڕێنمایی چێک و کۆتا دوو داوام لە خەڵک داواکاری ڕێنمایی تکایە کە چوویتە دەشت بڕۆ بۆ شاخ و داخ و کوردستانی ئێمە بەرەکەتێکی خوایە بۆ ئێمەی ناردووە بجوڵێ بۆی ئەوەی کە خواردوتەوە پێشتر خەز نەکردووە وردە هەندێکی سەرفکەی و ئێستا لەمە دووە هەتاو دەرەکەوێ کوردی خۆمان مەحرومە لە هەتاو هەموو ئەو کەسانەی کە ڤیتامین دییان کەمە تەبان بالمناسبە ئەو کەسانەی دێن بۆ لام لە سەدا 99 ڤیتامین دییان کەمە و مەصدەری ڕئیسی بۆ ڤیتامین دی هەتاوە هەتاو ئەو چەوری کەکەوێتە ژێرپێست ئەیگۆڕێ بۆ ڤیتامین دی تکاتان لە یەکەم تۆزێ بە هەتاو لێتان با لە دەشت مەگەڕێ بە دوای دارە ئیلا لە ژێر دارێکا دانیشی با تۆزێ هەتاو لێدا ئەترسی ڕەشبی دژەخۆر بە لە خۆت ئەترسی ڕەشبی لە بینی چارەسەر هەیە لە بینی 11 بۆ 2 تۆزە خۆت بپارێزە بەڵام لە غێری ئەوە با هەتاو لێدا و بێ هەتاو لە پێستت بە نابێ بەسەر جلەوە بێ تەنها ئەو دوو داوام لێتەیە کەفیلە بۆ ئەوەی کە تۆ ڤیتامین دیت بۆ دروست بێ و کەفیلە بۆ ئەوەی هەمووی ئەوەی کە خەزنی ئەەکەی لە لەشتا و ئەی خۆی لە سەیرانەکە و پێشتر خواردوتە سەرفیکی ئەوە خەڵەکان بوو بابەتە گرنگەکە بوو کە گەیاند دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانە سپاس بۆ تەواوی ڕێنمایەکانە بۆ هیوای کە توانی بێتمان سوودێکمان گەیاند بێت بە بینەران بۆ هیوایی کە هەمووان لە ساغ من تەندروستێکی باشتان هەبێ کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەمیشە لە جژن و خۆشی و شادی دابن کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ